یاریگای یادوەری ڕۆبەرت ئف کەنەدی کە بە یاریگای RFK ناسراوە شوێنێکی خۆشەویستە کە لە مێژەوە لە واشنگتنە. ئێستا خەریکە لە ناو دەبرێت پاراستنی و نوێژەنکردنەوەی ئەو یاریگایی کە لە ساڵی 1961ەوە هەیە زۆر گران دەکەوت لەسەر شارەکە بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە لەم دواییەدا کەمێک بۆ نەوەرزشیەکانی میوانداری کردووە، بەڵام بەرپرسانی شارەکە بڕیاریان داوە کە پێویست ناکات ئەم ماڵ ئاواییە ماڵ ئاواییەکی خەمناک بێت. ئەو ساختمانەی لە پشتمەوەیە بەشێکی سەرسوڕهێنەری واشنگتن دیسی بووە و بە گونجاومانزانی کە بەڕاستی بە هەڵمەتێکی ماڵاوایی یاریگای RFK ئاهەنگ بگێڕین. ڕوخاندنەکە بە هیمەنی دەستی پێ کردووە شتەکان لە ناوەوە بەڕێوە دەچن دواتر زیاتر دیار دەبێت. RFK یەکێک بووە لە یەکەم یاریگاکانی ئەمریکا کە بۆ هەردوو یاری تۆپی پێی ئەمریکایی و بێسبۆڵ دیزاین کرابوو، شوێنی تیپی واشنگتن کۆماندەرز و NFL و هەروەها تیپی بێسبۆڵی واشنگتنی سناتەرز و واشنگتن ناسیۆنالز MLB یانی تۆپی پێی DC یونایتد و چەندانیانەی تر. میوانداری یاریەکانی کردووە کە بەشێک بوون لە مۆندیاڵ و نۆ یاری تۆپی پێ لە کاتی ئۆلیمپیادی 1996دا، هەروەها یاریەکانی بۆکسین و پێشبڕکێی پاسکیل و مارەسۆنیش. هونەرمەندەکانی مۆسیقایی وەک مادۆنا، ڕۆڵینگ ستۆن، ئایرۆسمیت، مایکل جاکسن، تەنانەت بیتڵز لێرە نمایشیان کردووە. ژمارەیەک سەرۆکی ئەمریکاش سەردانیان کردووە، لە نێوانیاندا جۆن کەنەدی، لەندەن جۆنسن، ریچارد نەکسن و جۆرج بوشیش. لە ئاهەنگی ماڵ ئاواییەکەدا زۆرێک لە میوانەکان نەیانتوانی هەستەکانیان بشارنەوە. داگ ویلیەمز ڕاهێنەری پێشووی یانەی واشنگتن کۆماندەرز لێرە یاری دەکرد کاتێ تیپەکەی بۆ دووهەمین جار لە ساڵی 1989دا نازناوی سوپەربۆڵی بەدەستهێنا. بیر لەو کوڕانە دەکەمەوە کە پێش من یاریان کردووە، وەک دەیڤ بۆتس، چارلی تایلەر، بۆبی میچەل، یەکەم کوڕی ڕەشپێس کە لەم یاریگایەدا یاریان کردووە، و بیر لەو مێژۆ بکەرەوە کە لێرەدا دروستمان کردووە. زۆر کوڕ لەم یاریگایەدا یاریان کرد، ئێستاش لەناو دەبرێت هەستێکی تاڵ و شیرینە. بیل حەمید گۆڵپارێزەری ئیستای DC یونایتد هەمان هەستەکانی ویلیەمزی هەبوو. ئازارم ئەدا ببینم یاریگاکە لەناوە برێت. تا تۆی یەکەمم بە ناوی ئەوە کردووە. 5/5/2010 بوو لەم یاریگایەدا. ئەوە یەکەم یاری بوو کە لەو وەرزەدا سەرکەوتنمان بەدەستهێنا. لە پرسیاری ئەوەی کە چی جێگەی یاریگاکە دەگرێتەوە، شارداری واشنگتن وتی: ئێمە زیاتر لە 20 ملیۆن کەسمان هەیە کە ساڵانە لە دەرەوەی وڵاتەوە دێنە DC و چێژ لە بینینی ئەو بینایانە وەردەگرن کە تایبەتن بە ئەمریکیە بەناوبانگەکان، واکە ڕۆبەرت ئف کەنەدی، کەواتە ئێمە دەزانین کە بابەتی داهاتووی ئەم 192 زەویە دەبێ ڕێزلێنانێکی دروستی بۆ ڕۆبەرت ئف کەنەدی هەبێ. لە ناوبردننی یاریگاکان نزیکەی ساڵێکی دەوێت لەم نێوەندەدا هاندەران و وەرزشوانان کاتیان هەیە بۆ دوجار ماڵ ئاوایی لێ بکەن. شایان پاشا بۆ راپۆرتی ماکسیم مۆسکالکۆف، دەنی ئەمریکا، واشنگتن.